بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ وچمەلای تەوەری دووەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان باز لە وەرگێڕانی چوار کتێبەکەین کە لەلایەن یەکێک لە نووسەر و وەرگێڕ و میوزیسیانەکانەوە نووسراوە کە ئەویش زۆر بەڕێز سامان کەریمە. گفتوگۆ دەربارەی ئەم چوار کتێبە دەکەین لەگەڵ کار و چالاکیەکانی سولی فلامینگۆ کە بەڕێزیان سەرپەرشتی فێرگەیەک دەکەن کە چەند فێرخوازێکیان هەیە و هەمیشە چالاکی بەردەوامیان هەیە. بێگومان کتێبەکان دوان لەو کتێبانە با بڵێن کتێبی چەند نووسەرێکی تورکن. یەکێک لە کتێبەکان بە ناوی ڕەنگەکانی ترکە لە نووسینی ئۆرهان پاموکە. بێگومان یەکێک لە نووسەرە دیارە تورکەکانەوە تاکە نووسەری تورکەکە خاوەن خەڵاتی نۆبڵ بوو بێ و ئەوانەی کە کتێبەکانی ئۆرهان پاموکیان خوێندۆتەوە هەستیان بەوە کردووە کە دنیایەکی سربەخۆ و دنیایەکی تایبەتی دروست دەکات. لەم کتێبەیدا زیاتر تیشکە خاتە سەر ئەزمموی خۆی لە بواری ڕۆمان نووسیندا و هەروەها نهێنیەکانی پشت سەرکەوتنی لە بواری ڕۆمان نووسیندا. دووەن لە کتێبەکانی تر کە ئەوینشیان مێژووی تەنیایی و هەروەها چواروەرزی پاییزا کە بە هەمان شێوە ئەو دوو بەرهەمەش دوان لە بەرهەمە ناودارەکانی یەکێک لە نووسەرە ناودارەکانی تورکە ئەویش ئەحمەد ئاڵتانە کە ئەمیش نووسەرێکی تورکا و یەکێکە لەو نووسەرانەی کە هەم بە شێوازێکی تایبەتی هەیە لە نووسینە و هەم دنیایەکی سربەخۆش بۆ با بڵێن ئەو کەسە دەخڵقێنێت کە کتێبەکانی یاخود نووسینەکانی دەخوێننەوە و بە نووسەرێکی بە هەڵوێستیش هەژمارەکرێت لە سەرپرسی کورد چەند جارێک هەڵوێستی زۆر تایبەتی هەبووە و یەکێک لە کتێبەکانی تریش دوایین 5 ڕۆژی پێغەمبەرە کە ئەویش تەحسین یوجەڵ نووسیوێتی و لە وەرگێڕانی نووسەر و میوزیسیان مامۆستا سامان کەریمە. مامۆستا سامان لە سودی کورسات مەگەزین میوانمانە باز لە هەر چوار بەرهەمەکە کەین لەگەڵ پرۆژە و کار و چالاکیەکانی سولی فلامینگۆ. مامۆستاگیان بەخێربی سەرچاو یاخوا بەخێربی. چوار لە کتێبە هەرە تایبەتەکان با لە ڕەنگەکانی ترەوە دەست پێ بکەین کە بەرهەمی ئۆرهان پاموکە. بەڵێ ڕەنگەکانی تر لە ساڵی 99 بڵاو بۆتەوە. ئەزمموی نزیکەی 25 بۆ 30 ساڵی ئۆرهان پاموک خۆیەتی وتاری تایە، ڕخنەی تایە، یەک کورتە چیرۆکی تایە، چەندین بیر و بۆچوونی لەبارەی نووسینی ڕۆمانەکانیەوە چۆن نووسیوێتی لە چۆن نووسیوێتی چۆن بیری کردوتەوە. کتێبی ڕەنگەکانی تر هەنای خۆی بەخۆیەوەیەتی زۆر ڕەنگا و ڕەنگە کتێبێکی زۆر مۆزاییک ئاسایە. هەڵبەتە ئەو بەرگە ئەو فۆتۆیە خۆم چرکاندومە لە ماڵی پەموک فۆتۆکەی ئەو دیوی بەڵێندێکی زۆر باش لەگەڵ ئەم نووسەر و چەند نووسەرێکی تریش. بەڵێ وێنەکەی ئەو دیویش وێنەیەکە دیریکی هاوسەرم لە ماڵی هەر لە ماڵی پەموک چرکانوێتی ئەو لەو وێنەیە پەموک پۆرترێتی ڕسمیش ئەکێشێ وێنەکێشە پۆرترێتی خۆم ئەکێشێ وتی سیمایەکە هەیە ڕێک بۆ پۆرترێت ئەگونجێ حەزەکەم پۆرترێتێک بکەم بە مەرەکەب پۆرترێتێکی کێشام. ئەمە وەکو بەرگەکە کتێبەکە وەک باسم کرد زۆر ڕەنگا و ڕەنگە پرە لە ڕەخنە باسی لە نووسەرە جیهانەکانەکە دۆستۆیڤسکی بۆرخیس ڤارگاس یۆگا لەسەر ئەوە شۆ یەک وتەی شێغالیبی تایە لە سەرەتای کتێبەکە هەموو خۆی نووسیوێتی گشت ڕەنگێک بە بەڵام ڕەنگ پیشان مەیە. ئەمە فەلسەفەیەکی زۆر جوانە. بەڕاستیەکەی هەموو زۆر ڕەنگینە بەڵام هیچ ڕەنگێکیش پیشان نایە. من چی ئەوەنەی وازام نزیکەی 12 کتێبی وەرگێڕاوە خۆشی بەڕاستەوە خۆ ئەناسم هەمووەک تەلەفۆن هەمووەک مەیل هەمووەکو کە ئەچمە ئیستەنبوڵ یەکترێ بینین بەڵام هێشتا نازانم چ ڕەنگێکە. لەبەرەوە ڕەنگەکانی تر ڕێک لە پەموک خۆیەتەیە. زۆر باشە. ئەو هەستە چۆنە کە نووسەرێکت خۆش بوێ و وەرگێڕی نووسینەکانی بیت و هەم زۆر لە نزیکیشەوە بیبینی و بیناسیت؟ نووسین وەک خۆی لەم کتێباڵێ تۆڵە سندنەوەی لەو ژیانی نەژیاوین. ئەوەی کە من دڵخۆشەکە لەوە لە بواری وەرگێڕانمە هەستێکی تۆڵەم نییە چونکە
کاتێک کە کتێبەکانم ئەم بە نووسەرەکە لەگەڵ نووسەرەکە پەیوەندی دروستەکەم پەیوەندیکی مرۆیی پەیوەندیکی سادە ئەو کاتە هەستی تۆڵەی ئەو کاتەم نامێنێ کە مەسەلا ساڵێک و 3 مانگە ساڵێک و نیوێکم ماوە بەو کتێبە پاداشتەکەی وەرەگرمەوە پاداشتەکەی بە چی وەرەگرمەوە کاتێک لەگەڵ پەمووکیا لەگەڵ ئەحمەد ئاڵتان بەم شێوازە دائانیشین قاوەیە چایەکە خۆینەوە زیاتر بەڵێ ئەڵێ لەم جیهانەی کە نابوتەکان بەو شێوازە شێوانویانە مرۆڤ گەلێک هەیە کە بتوانی وەک مرۆڤ مامەڵەی لەگەڵا بکەی کە بتوانی هەم تی بگەی هەم تێو بگا هەم جۆ لێ بگرێ هەمیش بە گوێرەی قسەکردنەکەت قسە لەگەڵا بکە وەڵامە باتەوە یعنی ئەم جۆرە دیاڵۆکانە بەڕاستی زۆر کەمە ئێستا لە هەموو جیهانە بە تایبەتی لای خۆمان لەبەرەوە پەیوەندیکردن من زۆر حەزەکەم تەنانەت تاسین وجەل ساڵی 2016 کۆچی دوایی کرد ئەگەرنا من لە پلان مابوو ڕاستێکی ئەو کاتانە سەرقاڵی کارەکانی پەمووک بووم لە پلان مابوو من تاسین وجەلیش ببینم بەڵام نەکرا هەڵبەتە بەڵام بۆ دواتر توانیم ئەحمەد ئاڵتانیش ببینم زۆر باش هەر لەسەر ئۆرهان پاموک هۆکاری وەرگێڕانی بابلین کارەکانی ئۆرهان پاموک بۆ سەر زمانی کوردی لەلایەن بەڕێستانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆر ڕۆچووتە ناو نووسین و بەرهەمەکانی و هەستەکەی بابلین نووسینەکانی بۆ کۆمەڵگای کوردی زۆر پێویستە یاخود هۆکارەکەی ئەوەیە کە تۆ سەرسامیت بەم نووسەرە و خۆشەویستی تۆ بۆ نووسەرەکەوات لێکە زۆر جارکە کاری وەرگێڕان بۆ بەرهەمەکانی بکەین بەڵێ وەکو سەرسامبوون من لە ژیانما بە هیچ شتێک سەرسام نابم بە هیچ شتێک سەرسام نابم وەکو سەرسامبوون پەیوەندی بە سەرسامبوونەوە نییە وەکو تر کتێبەکەش بۆ ئەوەی بۆ ئەم سەردەمە ئەگونجێ یا ناگونجێ ئەوەش خاڵک بێ بە خاڵێکی تر پێشەکەم دوای وەڵامی ئەو پرسیاری بەڕێستیەمەوە من سەیری ئەو ڕێچکەی خۆمەکەم کە لە ژیانە ئەژیم ینی وەک تاکێک وەکو وابێ لە دارستانێکا بم چونکە من نامۆم بەم جیهانە ینی مرۆڤ نامۆیە بەم جیهانە ئێمە نامۆین بە هەموو شتێک نامۆین خوێندنەوەی کتێبێکم سەردەمی کاتێککە من نزیکە 20 ساڵ لە ئیستەنبوڵ ژیام من لەوێ پەمووکمە خوێنەوە ئەم نووسەرانە هەمووی لەوێ خوێنومەتەوە بەڵام وەکو خەیاڵێک لە مێشکما ڕۆژێک لە ڕۆژانەگەر گەڕامەوە بۆ سلێمانی ئەمەوە وەرگێڕم لە مێشکما وەک خەیاڵ ئەگەر وەربگێڕم لە پەمووکەوە دەست پێەکەم چونکە کتێبەکانی بەڕاستیەکەی زۆر هەم وەکو وشەسازی هەمووکو بیر و فکر و فەلسەفە زۆر چڕن هەڵبەتە ئێمە لە ژیانە هەمیشە بۆ کەسێکە گەڕین لە خۆمان بچێ ئەڵێ کە کتێبەکەی خوێنیتەوەڵی من جوابیر بکردەوە بەڵێ چۆن بەڕێزی گوێ لە پارچە موزیکە گیری ئەڵێ با هاوڕێکەشم گوێی لێبێ منیش بە هەمان شێوە زۆر چێژم لێ وەرگرتوون سوودیشیم لێ وەرگرتوون سوودم بۆ ئەوە لێ وەرگرتوون لە کاتی خوێندنەوە دایان بڕانوم لە ژیانی ڕاستەقینە چونکە من مرۆڤێکی ڕیالیست نیم مرۆڤێکی لە ڕادە بە دەرخەیاڵ پەرستم چونکە ئەگەر خەیاڵ نەبێ ئێمە لە یەک بلۆکە چین کە هیچ ڕۆحێکی تیانە هیچ داهێنانێکیش ناتوانێت باڵێ لەسەرەوەی کە کتێبەکانم بەم شێوازە هەموو کتێبێک بۆ شێوازە خوێنمەوە کە من دابڕێم لێرە دابڕێم ئێستاش کە قسە ئەکەم من لێرە نیم لە ناو قسەکانمام کە لە مێشکما ڕێکیانەخەم لێرە نیم تەنها دەرەبرم بیر ئەەکەمەوە دەرئەبرم خوێندنەوەی کتێب بەنسبەت منەوە ژەنینی مۆسیقا بەنسبەت منەوە دەلالەتە لەوەی کە من داببڕێنێ بەڵام لە دۆخێکام کە هەم لەسەرەوە ئەتوانم سەیری کەم سەیری ژیان بکەم خوێندنەوە وەهات دێتەکە هونەر و ئەدەب وەهات دێتەکە هەم ئاگام لێیەتی کە چی ئەگوزەرێ هەمیش لە ناو خەون و خەیاڵ و جیهانەکەی خۆمە کاتێک من چێژ لەوە ئەبینم ئەڵێم بۆچی نا با کوردستان خانیش چێژی وەرەگرێت چی یەکەم وەرێگەڕ زۆر باشە زۆر بابەتی تری هەیە یاخود کتێبی تری هەیە ئۆرهان پاموکە بەم شێوەیە وتاری تایە با بڵێن ئەو بابەتانی تایە کە خۆی پێی خۆش بووە لە سەریان بنووسێ بەڵێ یەک کتێبی تری هەیە بەنیازم وەریگەڕم دوای کارەکانی ئەحمەد ئاڵتان بە ناوی پارچەکان لە مانزەرەوە هەویش کتێبی قەبارە گەورەیە بەڕاستێکی پێم وابێ هەندە و نیوی ئەم ڕەنگەکانی ترە
زۆر وتاری جوان زۆر نووسینی جوانی تایە پەخشانی جوانی تایە بەڵام وەک باسم کرد لە ئێستا خەریکی کارەکانی ئەحمەد ئاڵتان زۆر باشە چەند بەرهەمی تا ئێستا وەرگێڕا و ئاماژەت پێکرد بەڵام چەندی ترماوەکە هەستەکەی ئەبێ ئەوانی وەرگێڕی ڕاستیەکەی پەمووک بەس ئەو بەرهەمی ماوە لای من هەڵبەتە هاوڕێک چەند بەرهەمێکی پەمووکی وەرگێڕا و پێش من کە من نەهات بوومەوە بە سلێمانی بەس من ماوەی 10 ساڵە سەرقاڵی پەمووکم پێرێش ئاگاداری کردمەوە کە کتێبێکی نوێی دەرەچێ ڕێومانێکی نوێی لەم ساڵە بە ناوی بەڵێ بە ناوی ئەوانەی یاری کاغەزەکەن بە شاگەشتانە چاوەڕێ ئەو کتێبەشم بڵاو بێتەوە منیش دەستکەم بە هەم خوێندنەوەی هەمووی وەرگێڕان زۆر باشە بینە سەر ئەم دوو کتێبەی ئەحمەد ئاڵتان چی لە نووسینەکانی ئەحمەد ئاڵتان سەرنجی ڕاکێشایت و ئاوای لێ کردیت کە کارەکانی وەربگێڕیت بەڵێ کتێبی 4 وەرسپاییزە یەکەم کتێبی ئەحمەد ئاڵتانە ساڵی 82 بڵاوبۆتەوە کاتێک لە سەردەمی خۆیان کە ئەم کتێبم خوێنەوە سیرم لێ هاو لە ساڵی 82 لە تورکایەکی ساڵی 82 ینی دەی هەشتاکان بتوانێ بەو بوێریە بنووسێ مەسەلا زۆر پەرەگرافی ئێرۆتیزمیتی هەیە ئەمە لە لایەکی کە ئەوەی پێم خۆش بوو 2 خاڵی ترش هەیە تەنانەت 3 خاڵی کەش یەکێکیان خوێنەر کە ئەم کتێبە خوێنێتەوە 2 ڕۆمانە خوێنێتەوە چۆن ڕۆمانێکیان نووسەر خەریکی ڕۆمانەکە ینی لە دنیای واقعی نووسەرایە ئەو ڕۆمانێکی تریش کە خوێنەری خوێنێتەوە ئەو ڕۆمانەیە کە نووسەر ئەینووسێتەوە لە یەک کاتا 2 ڕۆمان ئەمە لایەنێکی پێم وابێ ئەرستۆ باس لە کەسێتی مرۆڤەکاڵێ هەموو مرۆڤێک 3 کەسێتی هەیە کەسێتی تایبەت کەسێتی کۆمەڵایەتی کەسێتیەکیشی هەیە کەسێتی نهێنیە کە نەک بە خۆشەویستێکی یا بە کەسێک متمانی پێ بکات تەنانەت لە خۆیشی ئەشارێتەوە ئەحمەد ئاڵتان لەم کتێبە ئەو کەسێتیە نهێنی ئاشکرا کردووە هەم هی خۆی وەکو نووسەر هەم هی ئەو کارەکتەرانەیە ئەو کەسانی کە لە ناو قارەمانەکانی ناو ڕۆمانەکە لێلایەکی تریش بەپەلە قسەکەم چونکە زۆر شت لە مێشکمایەوە هەستەکەم کاتەکە کورت لێ لەلایەکی ترەوە نووسەر لەم کتێبە لە مردن ئەترسێ لەبەرەوەی لە مردن ئەترسێ کاردانەوەکەی چییە هەموو قارەمانەکانی ناو کتێبەکە کوژێ لە ناو هیچ کام لەم کتێبانەی کا بەڕێستان وەرت گێڕاوە هەستت بەو هەستەی کردووە کە بەرامبەر بە گەلی کورد هەی بووە بەدڵنیایی لە کام کتێبیانە ئەحمەد ئاڵتان من بە خۆشی مت مانگی ڕابردوو مانگی 11 بوو لەگەڵی بووم لێرە ئەحمەد ئاڵتان بە شوناسی ئەدەبی نییە نەبوو شوناسی سیاسی هەبوو یعنی لێرە خەڵک زیاتر بە نامەکانی ئاشنا بوون بە ئەدەبیاتی ئەحمەد ئاڵتان ئاشنا نەبوو لە ڕۆمانەکانیە لەم 2 ڕۆمانانە سیانی تریشم وەرگێڕاوە ئەم ساڵ چاپە بن لەوانە هەم وەک پەمووک ئەویش بیرەکاتەوە ئۆبجێکتیفە زۆر بەڕقی دەست لە ئاماژە بە دۆخی کورت نایە بەڵام چۆن داکۆکی لە چەپڕەوەکانی تورکیا یا لە چەساوەکانی تورکیاکە یا لە چەساوەکانی دنیاکە بە هەمان شێوە داکۆکی لە بۆ ئەو ناحەقیەکە کە بەرامبەر کورد دەکرێت یاخود لە بواری سیاسی و لە بواری کۆمەڵایەتیشە بەردەوام داکۆکی لە مافی کوردەکە زۆر باشە تەنیا ئەم دوو بەرهەمەی ئەحمەد ئاڵتانت وەرگێڕاوە یان چەند ئەم دوو بەرهەمەم چاپ بووە 3 ڕۆمانی ترم ئامادەیە بۆ چاپ ئێستا یعنی ئەم دوانە و سیان 5 شەشەمی مەدەستەوەی بە ناوی دوایە هەمین یاریەوە دوایین یاری ئەویش ڕۆمانەکە زۆربەی ڕۆمانەکانی سیاسیشن زۆربەی ڕۆمانەکانی بەردەوام داکۆکیکردنە لە چینی چەساوە و پرۆلیتاریا و چەپ و مرۆڤ لە هەموو سەر هەموویەوە ینی وەکو سیاستنا وەکو مرۆڤ و مرۆڤ بوون بۆیە کارەکانی ئەویشم بەدڵە زۆر باشە بینە سەر تەحسین یوجەل کتێبی دوایین 5 ڕۆژی پێغەمبەر ئەم نووسەرە کێ و تۆ چۆن پێی ئاشنا بووی ئەم نووسەرش هەر کاتی خۆی
وەک مۆرانە ئەگەڕام بۆ کتێب دۆزینەوە و خوێندنەوەی کتێب لە ئیستانبول هەم ڕخنەگرە تەحسین وجەل هەم ڕخنەگرێکی زۆر باشە هەمیش نووسەرێکی زۆر باشە من ئەم کتێبەیم دەمێک بوو لە خەیاڵما بوو وەری بگێڕم چەند کتێبێکی کەشیندا نابوو بەڵام ئەمەە شاکاریان هەیە ئەبێ زۆر بە خوێن ساردانە بڕیار بێ ئەگەرنا ئەبێ هەفتەیەک ئەم وەرگێڕێم هەفتەیەک ئەو هەر بۆیشە ڕۆژانە من 6 بۆ 8 سعات کار لە کاری وەرگێڕان ناکەم بۆ ئەوەی کە ئەمە وەرەگێڕم تامەزۆی ئەوی تریشم وەریگێڕم ئەڵێم با زۆر لەسەری بمێنمەوە بۆی ئەویش وەرگێڕم ڕۆمانی دوایین 5 ڕۆژی پێغەمبەر زۆر ناوازەیە وەک ئەیبینن بەرگەکەی خۆم حەزم کرد ئەو بەرگە بێ چونکە ڕەحمی سۆنمەس کە هاوڕێکانی بەهۆی زیرەکێکەوە ناوی ئەنێن پێغەمبەر لە قەبیل پێغەمبەری لێ ئەیەن ئەڵێن لەمە دو ناوی تۆ پێغەمبەرە چونکە زۆر زیرەکی ڕەحمی سۆنمەس هەم شاعیرە هەم کۆمۆنیستە چەپڕەوە لە ساڵی ئەم کتێبە لە ساڵی 1950ەوە تاکو 85 بۆ 1970 تورکیا باسەکە بە کودەتاکانیشەوە کە چەپڕەوەکان هەتا لە سەردەمی نازم حیکمەتیشەوە نازم حیکمەت کاتێک لە زیندان بووە ڕەحمی سۆنمەس لە دەرەوە بووە یعنی ئازاد بووە هەمیشە ئاڵێ حەزمەکرد وەکو نازم حیکمەت زیندانی بکرامایە بۆی ببوومایە بە شاعیرێکی باش ئەمە وەکو ئانەکتۆدێک وەکو ئێسپریەک وەکو خاڵێکی تەڕوبڕی ڕۆمانەکە بەڵام ڕۆمانێکی زۆر تراژیدیە چونکە ڕەحمی سۆنمەس دەستبەرداری بیرکردنەوە و هەوڵی شۆڕش بەرپاکردنی شۆڕش نابێ دەستبەرداری نابێ 70 بۆ 80 ساڵ تەمەنی تەنها ئەوێ سیستەمی تورکیا بگۆڕێ سیستەمێکی سۆسیالیزمی دامەزرێنێ وای لێت لەو جادەی لەو شەقامەی تەقسیم بە تاقی تەنیا لە تەمەنی 75 ساڵیە هوتاف ئەکێشێ و ئەزانێ هەموو خەڵک لە دوایەوەیەتی بەڵام بە تاقی تەنیایە چونکە بەهۆی بیرکردنەوەکانی لە چاخ دابڕاوە هاوڕێکانیشی دەستبەرداری بوون و هەریەکەیان یەکێکیان بووە بە سەرمایەدار یەکێکیان بووە بە چی ئەوە ڕۆمانێکی شایانی خوێندنەوەیە وەک بە بەڕێزیشتان وت باس لە 40 ساڵی دۆخی سیاسی و باس لە نەوەکانیشی ئەکا یعنی ئێمە هەمیشە ئەمانەوەی نەوەکەمان لە خۆمان بچێ ڕێک بە پێچەوانەوەیە و تووشی خەیاڵ ڕوخانە بێ ینی ڕەحمی سۆنمەس لە هەموو لایەکی ژیانەوە تووشی خەیاڵ ڕوخانە زۆر باشە باسی بەرگی ئەم کتێبەت بۆ کردین ڕەنگەکانی ترکە دوو فۆتۆی نووسەر و ڕۆمان نووس ئۆرهان پاموکی لەسەر وەڵام ئەمانەی تر کێ دیزاینی کردووە مامۆستا بەڵێ ئەم دوو وێنەی تابلۆی سۆرانی برامە تابلۆ ئەچێت بڵێ تابلۆی زەیتیە بڵێ سۆرانی برام لە پەیکەرتاشە لە سوید ئەژی ڕاستیەکەی دایما هەم کتێبە گۆڕینەوە هەم وێنە گۆڕینەوە هیکە لە گۆڕینەوە لە ڕێی سوسیال میدیاوە پێم وتم نیازم هەیە کتێبەکان تابلوکانی تۆ بێ ئەم دوو تابلۆیم هەڵبژارد بوو خۆم پێشتر وتی زۆر پێ خۆشحاڵە منی زۆر خۆشحاڵ بووم هەڵبەتە کە زۆر سێری ئەم تابلۆیە ئەەکەیت ناونیشانی کتێبەکەش ئەبینیتەوە مێژووی تایبەتی تەنیایی کەسێکی تیاوەتەنیە بڵێ هەمووشمان وایە ینی هەمومان ئاوان بەڵام زۆر باشە هیچت ماوە لەسەر ئەم بەرهەمانە چۆن 4 بەرهەمت بە یەکەوە بڵاو کردەوە مامۆستا ئەم دوانە ئەم ساڵ ئەم ئەحمەد کارەکانی بەڕێز ئەحمەد ئاڵتان مانگی 11 بڵاو بووە ئەو دوانە 2023 بڵاو بوونەوە بڵێ ئەتوانم بڵێم پار 2023 زۆر باشە بابینە سەر چالاکیەکانی فێرگەی سولی فلامینگۆ بەکوێ گەشتووە ئێستا خەریکی چین و بۆ ساڵی تازە چیتان هەیە کارەکانی سولی فلامینگۆ بەردەوامین بەنیازم لە 15 تا 25 لە ماوەی ئەو دە ڕۆژە 5 نمایش پێشکەشی گوێگران بکەم نمایشێکیان لە 6 فێرخوازی بەتوانام پێک هاتووە هەریەکەیان 2 سۆڵۆ ئەژەنن 2 پارچەشی تیا دوێتە ئەوەی کە من باسیەکەم وەکو شاکار یعنی شاکاری جیهانی هینی شاکارەکان شاکاری گیتاریستە گیتارشەنە ناودارەکانی وەکو پاکۆپێنا و پاکۆ دروسیا و
خوان مارتین و گرانادۆس مانوێل گرانادۆسن دواتر دوای ئەم نمایش شەش کەسیە 4 ریسیتالمان هەیە یعنی نمایشی تاکژەن 4 ریسیتالەکەش بەو شێوازە هەر فێرخوازێکم 5 شاکاری جیهانی ئەژەنێ بەڵام لە هەمان ڕۆژانە بەو شێوازە سەرقاڵی پرۆڤین ئێستا دەمێکیشە ینی بۆ ماوەی پێم وابێ 4-5 مانگە بێ سەرقاڵی پرۆڤین چونکە شاکارەکان ئاستیان بەرزە بەرەو پرۆفسیۆنالی ئەچنی تر حەزەکەم لە چەند شوێنێکی جیاوازە لە سلێمانیا هەڵبەتە ئەمە ناونانێم ڕۆژانی فلامێنکۆ ڕۆژانی فلامێنکۆ جیایە پار ڕۆژانی فلامێنکۆ ڕۆژ حوت نمایشمان ئەنجامیە ئەمەش هەر وەکو ڕۆژانی فلامێنکۆ وایە چەند ڕۆژێکە خاص بۆ تایبەتە بە مۆسیقای فلامێنکۆ زۆر باشە ژەنیارەکان تەمەنیان لە چەندەوە دەست پێەکە ژەنیارەکانی ئەوانەی کە لەم چالاکیانەیە بەشدارن بەڵێ لە 15 ساڵی وەتیایەتی تاکو سی ئاستیان بەرەو باشی چووە یان بەرەو زۆر باشی چووە بەرەو زۆر باشی چووە بەرەو زۆر باشی چووە بەڕادەیە کە من هەنێ جار فێرخوازەکانم لینکێکم بۆ نێرن لە سوسیال میدیا زۆر من کاتی سوسیال میدیام نییە تەماشاکەم ڤیددیویان لە پیجەکەی ئێمە ینی سولی فلامێنکۆ دەرێناوە مەسەلا جێی دڵخۆشیشە هەڵبەتە لە ئەوروپا لە پیجێک کە پێیوەستە بە موزیکی فلامێنکۆوە ڤیددیۆی فێرخوازەکانی منیان هێناوە لەوێ بڵاویان کردوتەوە ئیتر پیجەکە جاری وایە لە ئیسپانیا جاری وایە لە ئێرانە جاری وایە لە بەسرەیە جاری وایە لە سویدە تەلەبەکان بۆ من نێرن ئەمەش جێی دڵخۆشیە بەڕاستیکە هەڵبەتە خۆم ئەزانم چی یەکەم لێرە بەڵام بۆ تەلەبەکانیش خۆشە بۆ فێرخوازەکان خۆشە لە دەرەوە گرنگیان پێبیرێ چونکە لای خۆمان بەڕاستیکەی ئەبەم شێوەیە دەست لە ئاوەکەیم وەگەڕێمەوە لای خۆمان نازانن گرنگیان بە گەنج چییە گرنگیان بە توانا چییە نازانن چۆن پەیڕێوی یا سەپۆرتی هوەر و ئەدەب بکرێ لای خۆمان هەموو شتێک بووە بە ڕووکەش بۆیە کەس دڵخۆش نییە هەموو کە سێری تەپەدۆرەکەی سەر دەریاکە یەکێک ئەگەر سەری بخاتە ناو دەریا و سێری ئەو بەردە جوانە مەرجانەکانی ژێر دەریا بکە ئەو کاتە ئامادەیە هەموو ژیانی خۆی بۆ کتێبێکی وە یاخود بۆ فێرخوازێکی تەمەەن 15 ساڵی لای من کە گیتاری نییە خۆم گیتاری ئێمێ و لەسەر ئاستی جیهان ئەژەنێ ئەو کاتە ئەیانزانی ئەو جۆرە بەهایانە چۆنن بەڵام هەمووی هەر سێری تەپەدۆر و چیلکە و چاواڵی سەر ڕووی دەریاکە یەکێک بیوێری ئەوەی نییە سەر بکا بە ئاوەکە ئەوە بیوێری ئەوێ چونکە زۆر ڕاستە مامۆستاگیان جێگای شانازیت کارەکانت هەمووی جێگای دڵخۆشی و جێگای دەستخۆشیە دووبارە بەخێر هاتی گەورەت کردین زۆر سپاس بۆ تۆ من زۆر سپاسی بەڕێستانەکەم هەم بەرنامەکەتان هەم تەلەڤیزیۆنەکەتان چونکە بەڕاستی هەمیشە بەسەر مەکەنەوە ئاگادارم کە ئاگادار من پەیوەندیم پێواکەن دڵخۆش مەکەن هەڵبەتە ئەوەی ئێستا ئێمە کردومانە بۆ خۆمانی ناکەین ئێستا تەماشاکەر هەیە گوێگرمان هەیە لەم شارە چییە خۆڵقێ لە کوردستانە چی هەیە بڵێ هیچی جددی هەیە کەسی دڵخۆزیش هەیە لاکانەڵێت تەنها شتێک لاسایی نەکرێتەوە ڕاستگۆییە بڵێ خۆمان بە ڕاستگۆ زانی بەخێر هاتی دووبارە بەڕێزم زۆر سپاسانەکەم